ال 140 احنا صوتنا لها صوتنا على الدستور بلا من خلال 140. 140 وصفة فاشلة وخاطئة لحل مشكلة كركوك. ئەمە وتەی ڕاکانجبووری پارێزگاری کەرکووکە لە نوێترین چاوپێکەوتنی تەلەڤیزیۆنیدا کە ڕای دەگەیەنێت ئەو لە پۆستەکەیدا دەمێنێتەوە تا ئەو کاتەی هەڵبژاردنێکی دیکەی ئەنجومەنی پارێزگاکان بەڕێوە دەچێت. الشيخ عيسى والدكتور رامي العبيدي في لجنة كتابة الدستور. ڕاکانجبووری ماوەی 5 ساڵە لە پۆستەکەیدا وەک پارێزگاری کەرکووک ماوەتەوە دوای ئەوەی لە پاش ریفراندۆمی هەرێمی کوردستان و 16 ئۆکتۆبەری 2017ەوە لەلایەن حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی ئەو کاتی عێراقەوە با پارێزگاری کەرکووک بە وەکالەت دەستنیشان کرا. جبووری لە چاوپێکەوتنەکەیدا لەبارەی مادەی 140 دەستوریشەوە دەڵێت ئەو مادەیە بە تاگلایەنە و لەلایەن کوردەوە سەپێنراوە و بۆچوونی کەرکووکیەکانی لەگەڵدا نییە. دەژڵێت دوو نوێنەری کەرکووک کە بەشداری لیژنەی نووسینەوەی دەستوریان کرد لە ساڵی 2005دا دوای ئەوەی ناڕزاییان دەربڕی بەرامبەر ئەو مادەی دەستور هەردووکیان بە یەکەوە تیرۆر کرا. ئەم قسانەی جبووری دەیسەلمێنێت کە ناوبراو وەک پارێزگاری کەرکووک ئامادە نییە هیچ بڕگەیەک لە مادەی 140 جێبەجێ بکات تا ئەو کاتەی دەسەڵاتی پارێزگاکەی لەدەستدا بێت. زۆر جار ڕاکانجبووری پارێزگاری کەرکووک بە وەکالەت لەلایەن دەسەڵاتداران و بەرپرسانی پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمانیەوە بە شۆفێنی و کارکردن بۆ عەرەب و دژایەتیکردنی کوردەکانی پارێزگاکە تاوانبار دەکرێت. ئەوان دەڵێن جبووری لە سەردەمی دەسەڵاتەکەیدا چەندین بڕیاری لە دژی کورد دەرکردی چەندین بڕیاریشی لە بەرژەوەندی کورد پەخستووە. ئەوەی جێی سەرنجە هەرێکە لە پارتی و یەکێتی کە هاوبەشی ڕاستەقینەی دەسەڵاتن لە عێراق و چەندین پۆستی باڵای وڵاتیان لەبەردەستدایە بە سەرۆک کۆمار و جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و وەزارەتەکان و دەیان پەرلەمانتارەوە تا ئێستاش دەستەوستانن لە بەرامبەر تاکە کەسێک کە ئەویش ڕاکانجبووری پارێزگاری کەرکووکە کە بەهۆی ناکۆکی و دووبەرەکی نێوان پارتی و یەکێتیەوە نەک نەیانتوانیوە جبووری لە پۆستەکەی لابرن و پارێزگارێکی کورد بخەنە شوێنەکەی یان بڕیارەکانی پێڕا بگرن زۆر جار پێویستیان بە ڕێکەوتنی پێشوەختەش دەبێت بۆ چوونی بەرپرسە سیاسی و سەربازیەکانیان بۆ ناو کەرکووک. ئەمەش لە کاتێکدایە پارتی و یەکێتی بۆ دەرخستنی هێزی خۆیان بۆ یەکتری یان ترساندنی هاوڵاتیان و خۆپیشاندەران ناوە هێزی سەربازی و ئەمنی خۆیان نیشانی یەک دەدەن و مانۆڕی جۆرا و جۆری ئەمنی و سەربازی دەکەن. بەڵام لە ئاست پارێزگارێکی سەپێنراوی عەرەبدا لە پارێزگایەکدا کە کورد زۆرینەی دەنگی پارێزگاکەی هەیە ناتوانن جگە لە لێدوانی ڕۆژنامەوانی هیچ هەنگاوێکی کردەیی بنێن. لەگەڵ ئەوەی پارتی و یەکێتی لە ئاست ڕاکانجبووریدا بێدەسەڵاتن کەچی ئەنجومەنی پارێزگای کەرکووکیش بەهۆی ناکۆکی حیزبیەکانی ئەوانەوە بە تەواوی لە کار کەوتووە و نەیتوانیوە پارێزگارێکی کورد هەڵبژێرێت و پۆستەکانی کورد لەو پارێزگایە بگەڕێنێتەوە.